بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خوايا ئێمە گەیشتونەتە شەشەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان. ڕۆژەکانمان لێ قبوڵ بکە و ڕۆژوەکانیشمان لێ قبوڵ بکە، شەوەکانیشمان بکەرە عیبادەت یا ڕەب. توفیقمان بە تا عیبادەتی بکەین کە تۆ لەو شەوانەیە وەرمان بگری یا ڕەب. ئازیزان، زیکر لە کەنارەوە ئەدباتە سەر ڕاستە شەقام، لە دەغەڵ و زەبەن و ناڕوونی دوور تەخاتەوە. دڵێک تالیبی حەق تەعالا بێت، دووریەکانە بڕێت، خەمی ڕێگەی دوور و بێکەسی ڕێی نییە، ڕێگاکان تەیەکات. لە هەچ وێزگەیەکی ئەم ڕێگەیەدا ترسی تیاچوون، ترسی ونبوون سەر بەرز بکاتەوە. ئیمان ئەبێتە ئیرادە و ویستی بەردەوامی پێدات، ئیتر ترس و بێئومێدی بارەکات. یا ڕەبی، لەم جۆرە دڵ و لەم جۆرە قاچ و لەم جۆرە ویست و ئیرادەی ڕۆشتنش بە ئێمە بدە یا ڕەب. نوری ئونسەت و دڵخۆشی و نزیکی دێتە پێشەو کات. کە نەخۆشی هات لە پێشا پەنا بۆ دەرمانی سەبر ببە. چارەسەر و عیلاج لە ناو سەبرادا پۆشراوە. ترسی ئاگری دۆزەخ دڵ و جەرگی دۆستانی خوای سووتاند. کە دۆست نەبوویت، ترس لە ماڵی دڵدا نییە. ترسێکی وەهمی دنیاویستی دروسە بێت. دۆستەکان دەرگای جەلالی ئیلاهیان بۆ کرێتەوە و پڕ ئەبن لە ئەسرار. دەرگای جەمالیان لێکرێتەوە و دڵ ئارامە بن و ئیطمئنان ڕوویان تێکات. هەڵپەکانی نەفس و خەمەکانی دەروون، خواردن و کۆشک و پلە و پارە و پارو بەردەوامیش حەزی پیا هەڵدانە. ئەمە هەڵپەی نەفسە. ئەی خەمی دین و ئیمان، با خەم بۆ شتێ بخۆین شایەنی خەم بۆ خواردن بێت. خەمی ڕازیکردنی خوا شایەنی خەمە. خۆت بۆ قیامەت بسازێنە. ئامادەی سەلامی فریشتەکانی گیان کێشان بە. لەم دنیای تاقیکردنەوەیەدا دەردەکەوین و لە بینینی فریشتەکانە ئەنجامە بینین. کە مەغرور بوویت، دوور تەخاتەوە لە خۆی جل جەلالوه. لە دۆڕانە مارە زۆر و دوو پشکە بە ئازارەکان لە ڕێتا دانێت. دڵت بە قەرەباڵغی دەوری خۆت خۆش مەکە، هیچیان نامێنێتەوە. حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة. حق تعالى صبري بشيرين ناو نبردوا طال يكي كم، بەڵام شیرینیەکی زۆر زۆری بەدوا دێت. نەبوونی و هەژاری و ئارامگرتن بە زۆری لە نزیکی ئیمانداری ڕاستەون و حەق تەعالا چاودێری بەندەکەی خۆیەتی. مەترسە، ئەم ڕێگەیە هەرگیز دۆست فرامۆشت ناکات. مەترسە، هەرگیز لەم ڕێ فراوان و دوور و درێژەی دنیا دۆست فرامۆشت ناکات. خۆشەویستانی خوا بەڵادارن، بەڵام لەناو جەرگەی بەڵایە باڵا ئەکەن و هەمیشەش دەستیان و قامەتیان بۆ دوای خۆیان ئاڵایە و پێشەنگن. کە وڵات پڕ بوو لە ڕیاکار و دوور و لوقمەی حەرام زۆرە بێت. ئەم بەڵادارانە بە ئیمانێکی قایمەوە قاچی لێ هەڵەکەن و لەناو ئەو هەموو درک و داڵ و زەبەنەیە بە پاکیە ژین. سەبرێکی تر بۆ سەبریان زیادەکەن. لەناو سەبریانە ناز و نیعمەتی ئیمانە بینن. سەبرە بێتە خواردنیان، سەبرە بێتە پلە و پایەیان، سەبرە بێتە مەقامی گەورەیان و سەبرە بێتە هەموو شتێکیان. کە کوفری نیعمەت زۆر بوو، پشت لە خاوەنی نیعمەتە کرێت و فسق و فجورە بێتە ئاکاری زۆرینە. ئەو کات زۆرینەی خەڵکی دەستە و ئەژنۆ لە ماڵەکانیان دانیشن و ئومێدیان نامێنێت. ئیترە و کاتە مناڵێک نامێنێ دەستی پەروەردەیەکی ساغی پێ بگا.
موسا و خزڕەکان کە هەزاران ئەولیا و دۆستانی خوا بوون کە چاکترینی زەمانەکانی خۆیان بوون لەسەر باشتر ئەنجامدان لە یەکتر جیا دەبنەوە بەڵام بڕواڵەت باشەکانی سەردەمی بێمروەتی ئێمە هەر زوو بە زوو ڕووی ڕاستەقینەیان و دڵی خاڵیان و دەستی بەتاڵیان دەردەکەوێت و لەسەر بەرژەوەندی و پلە و پایە و دنیاویستی لە یەکتر جیا دەبنەوە ئەو کاتە مەرحەمەتی ڕەبانی ئیماندارە شاراوەکان لە قوڵایی نەناسراوی دەردێنێت و خزرانە سەوزیانەکات و ئەبنە ئوعجوبەی زەمانە و بەهار دەست بە شین بوون دەکاتەوە مەخلوقی ژیر بۆ مانەوەی ئێرە نەخولقاوە دنیا هەر زوو دەستی بەتاڵی خۆی پیشان داوە وادەی هیچی بە هیچ کەسێ نەداوە حەزرەت صلی الله عليه وسلم بە مەزرعەی ئاخیرەتی داناوە وریابن ڕەسم لەگەڵ دینە باجی قورسی هەیە بۆ قیامەت یەک شاندی گەورە شاهیدیەوێت قەولی بێعەمەل سوتاوە و سوتان بە حەتمی بۆیە بێت بەبێ بوونی ئیخلاصیش هیچمان بە هیچ نابێت با فێری بەخشینێک ببین کە بەخشینە لە خەزێنەی خوا و بە ئەمانەت لای من دایناوە فەزڵە و ئەیداتە دەستی تۆ هی تۆ نییە بەڕووت و ڕەجاڵی دڵ ڕوو لە دەرگانەی خوا بکەن با پۆشتتان بکات بە هیچ کراسێکەوە لە حوزوریا مەوەستن با بە مەرحەمەت و سۆز و دەوڵەمەندی خۆی کراسێ بۆ دڵتان بکاتە دیاری و هیچ کراسێکی مبارەکیە و زاتش زایە مەکەن بەرگی نزیکی ئەو کراسی فەزڵ و پۆشتەیی منەتی گەورەیی بە سەبر و ئیخلاص بەدەست دێت ئیترە بنە ئەو باڵندەی کە بەیانی بەبرسێتی و ئێوارە بە تێری سەرەنێتەوە اللهم آمين آمين يا مجيب السائلين